هاوشەوەی ساڵانی ڕابردوو حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2023دا سێ موچەی تەواوی موچە خۆرانی خوارد. لە ساڵی 2023 دەسەڵاتدارانی هەرێم تەنیا 9 موچەیان دابەش کرد کە کۆی خەرجی ئەو 9 موچەیە دەکاتە 8 تریلیۆن و 222 ملیار دینار. بۆ خۆتزیینەوە لە بەرپرسیارەتیش لە ڕاگەنراوی کۆبوونەوەی 20/12/2023 ئەنجومەنی وەزیرانی هەرێم چارەنووسی سێ موچەکەی کۆتایی ساڵ مانگی 10 و 11 و 12 لە ئەستۆی حکوومەتی عێراقە. بە پێی بەدۆداچوونی پەیام لە سندوقی ڕەشدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم داهاتی بەردەستی لە خەرجی 12 موچە زیاتر بووە، بەڵام تەنیا 9 موچەی دابش کردووە. داهاتەکانی بەردەستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2023دا داهاتی فرۆشتنی نەوت بە بۆری تا 25/3/2023 بە پێی راپۆرتی دیلۆیت جگە لە خەرجی کۆمپانیاکان لە سێ مانگی یەکەم بڕی 1 تریلیۆن و 335 ملیار بۆ حکوومەت گەڕاوەتەوە. پارەی هاتوو لە بەغدا لە ساڵی 2023 بڕی 4 تریلیۆن و 700 ملیار دینار لە بەغداوە بۆ موچە نێردراوە. داهاتی ناوخۆ و سنوورەکان و هاوکاری هاوپەیمانان لەو راپۆرتەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە مانگی دەی ساڵی 2023 ئاراستەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقی کردووە. داهاتی مانگانەی ناوخۆ و سنوورەکان لەگەڵ هاوکاری هاوپەیمانان بە نزیکەی 346 ملیار دینار خەمڵێنراوە. بەو پێیەش لە 12 مانگی 2023 داهاتەکە 4 تریلیۆن و 149 ملیارە. داهاتی نەوتی تەرخانکراو بۆ پاڵاوگەکان حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم مانگانە بە بەهای زیاتر لە 51 ملیار دینار نەوتی خاوی بۆ بەشێک لە پاڵاوگەکان تەرخان کردووە. لە 12 مانگدا ئەو داهاتە دەکاتە 619 ملیار و 934 ملیۆن دینار. داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر لە دوای ڕاگررتنی نەوت بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس لە 25/3/2023 حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم و کۆمپانیا نەوتیەکان دەستیان بە فرۆشتنی نەوت بە تانکەر کردووە. بە پێی خەمڵامنەکان بە لایەنی کەمەوە حکوومەت زیاتر لە 1 تریلیۆن دیناری لە فرۆشتنی نەوت بە تانکەر دەستکەوتووە. کۆی داهاتی بەردەستی حکوومەتی ماوە بەسەرچوو لە 12 مانگدا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ساڵی 2023 بە فرۆشتنی نەوت بە بۆری و پارەی هاتوو لە بەغدا و داهاتی ناوخۆ و هاوکاری هاوپەیمانان داهاتی نەوتی تەرخانکراو بۆ پاڵاوگەکان و داهاتی فرۆشتنی نەوت بە تانکەر بڕی 11 تریلیۆن و 139 ملیاری دەستکەوتووە. موچە و داهات لە ساڵی 2023 لە 12 مانگی ساڵی 2023 حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم تەنیا 9 موچەی دابش کردووە کە بڕەکەی دەکاتە 8 تریلیۆن و 222 ملیار، بەڵام داهاتی بەردەستی 11 تریلیۆن و 139 ملیار دینار بووە. بەو پێیە حکوومەت خەرجی 12 موچەی لە بەردەستدا بووە، چونکە مانگانە خەرجی 913 ملیار دینارە. کۆی خەرجی 12 مانگیش دەکاتە 10 تریلیۆن و 963 ملیار دینار. لە کابینەی نۆیەم 10 تریلیۆن و 859 ملیار دیناری موچەی موچەخۆران خورا. لە سەردەمی کابینەی نۆیەم 10 موچەی تەواو نەدراوە کە پێگاتون لە 7 موچەی ساڵی 2020 و 3 موچەی ساڵی 2023. کۆی خەرجی ئەو 10 موچەیە دەکاتە 9 تریلیۆن و 5 ملیار دینار. هەروەها لە ساڵی 2020 و 2021 کابینەی نۆیەم 9 مانگ موچەی بەلێبڕینی لە 121 و 1 مانگیش بەلێبڕینی لە 118 موچەی دابش کردووە. کۆی بڕی دەمانگ لێبڕینی موچە 1 تریلیۆن و 854 ملیار دینارە.
کۆی موچە خوراوەکان لە ماوەی 9 ساڵدا لە دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی قەیرانی موچە لە هەرێمی کوردستان سەری هەڵدا. کۆمەڵێک دەستەواژەی نایاسایی وەک پاشەکەوت، لێبڕینی موچە و خۆ گونجاندن هاتە ئاراوە. بەپێی بەدەداچوونی پەیام دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی 9 ساڵدا بڕی 26 تریلیۆن و 429 ملیار دیناری موچە خۆرانیان خواردووە. بەم شێوەیە موچەی نەدراو یان بە لێبڕینەوە دابشکردنی 34 موچە بە سیستەمی پاشەکەوت. ساڵی 2016 12 موچە، ساڵی 2017 11 موچە، ساڵی 2018 11 موچە. بڕی پارەی خەرج نەکراو 11 تریلیۆن و 257 ملیار دینار. 15 موچەی تەواو نەدراوە. ساڵی 2015 4 موچە، ساڵی 2017 1 موچە، ساڵی 2020 7 موچە و ساڵی 2023 3 موچە. بڕی پارەی خەرج نەکراو 13 تریلیۆن و 300 ملیار دینار. دەمانگ لێبڕینی موچە لە ساڵی 2020 و ساڵی 2021 بڕی پارەی خەرج نەکراو 1 تریلیۆن و 854 ملیار دینار. کۆی گشتی 26 تریلیۆن و 429 ملیار دینار.